ڕۆژی دایکانی لێ پیرۆزەکەم هەموو کاتێک جەپاڕێمەوە لەخوا خی گەورە دایکمم لێ نەسێنە وڵا پێڵێم زۆرم خۆشەوێ خی گەورە ئەو تەمەنی ماما هەڵگربی خەزە تەمەنی دایکم لە تۆدایە ژیانی من لە مەرگایە دایکم لە هەموو ژیانمە نامێ بەبێ دایکم بیر لە ژیان بکەمەوە هەرهیت تەمەند درێژ بێ خوا بۆ هەمومانی بهێڵێ لەگەڵ هەموو دایکێکە ئیشەئەڵڵا قوربانی خۆڵی بەرپێی بم. منەمەوێت لێرەوە بە دایکم بڵێم دایکە زۆرم خۆشەوێت تۆ نوری چای منیت. ئەڵام دایگەاندۆم زۆر خۆشەوێت کە ئەم چەند شتە و فێر کردوم شتی زۆری فێر کردوم و دایکم زۆر خۆشە. دایک ژیانە بۆ هەموو کەسێک ئەگەر بۆنم ئەگەر لای کەس هیچ لای کەسێک هیچ نەبێت لای دایک زۆر شتێکی باشی دایک تۆی زۆر پێ باشە. دایە هیوای ژیانە. دایکت چی فێر کردیت؟ دایکم لە ژیانمان ڕێز و خۆشەویستی و هەموو باشەکانی ژیانم کە هەمە و خەڵک لێم ڕازیە چواردۆرەکەم لێم ڕازیە ئەوەی بەهۆی دایکمەوەیە. هەرگیز غەدر لە کەس مەکە. دایکم هەرچی شتی جوان هەیە فێری کردم لە بەروێمە لە مناڵی و باوکمان نەماوە هەرچی گەورەی و ئەوەی هەمانە دایکم فێری کردی. لە ڕۆژی ئاهەنگەکەی خۆما بوو ئەو زۆر دڵی تەنگ بوو لە بەرەی نەبوونی باوکم بوو منیش دانەوەیم قاچی ماچ کرد لە لە هەر شوێنێکا بم کار ئاسانی بۆ چواردەورەکەم بکەم هەموو تەکانی نقطە تا سەری دێڕی هەموو تەکانی دایکم ئاڵتونە تاجی سەری منە. دایکم فێری هەموو شتێکی کردم فێری ئەوەی کردم کە من ڕقم لە کەس نەبێت و یەکتریمان خۆش بوێت. دایکە گیان زۆرم خۆشەویت بێتەوە ئێمە هیچ نین زۆرم خۆشەوێت بەقەت هەردوو چاوم. ئەڵێ لە هەر غەڵەتێک و خەسارێک ینی هەر بکەوی هەڵەسیتەوە غەڵەتێ بکەی فێرەبی ئەو غەڵەتە ناکەیتەوە لە هەر کەوتنەیەک و هەستانەوەی تەنیا گوڵی باخی ئەوین